هێزکردنی سیستەمی بەرگری لەش؟ زۆر پرسیارێکی جوانە. چەند خاڵێکی زۆر گرنگ هەیە. طبعا من توانیم چەند توێژینەوەیەوە تا شیکردنەوەی چەند توێژینەوەیەکی زانستیە ئەم خاڵانەی کە زۆر باس یەکەم گرنگە بینوسن زۆر گرنگە با بنووسێ. یەکەم خاڵی یەکەم بەڕاستی پتەوکردنی سیستەمی هەرسە. پتەوکردنی سیستەمی هەرس واتە چۆن و سیستەمی هەرس واتە ئەو بە ئینگلیزی پێوترێت مایکرۆبایۆتە ئەو بەکتریانەی کە لە ڕیخۆڵەی ئینسانە ئەژین ئەمە 60% بەپێی تۆژینەوە زانستیەکان 60% بەرگری لەش لەو بەکتریانەوە دێن. ئەو بەکتریانەی کە لە لەشی مرۆڤن کە لە ڕیخۆڵەیە ئاژین. فەئێمە بێ احتیمامێکی گرنگێکی زۆر بەو بەکتریانە بین. چۆن ئەو بەکتریا سوودبەخشانە گرنگی پێ بدەین واتە چۆن ناوەندێک هاوسەنگیەک دروستکەین لەو بەکتریانە. لە خاڵ یەکەمە باسم کرد یەکێک لە هەرە خاڵ مشکیلەکان ئێمە چییە؟ مشکیلە گەورەکانەوەیە کە ئێمە چیەکەین؟ ئێمە بەڕاستی هەر تووشێک هەر مشکلەیەک بەسەرەکەی دژە بەکتریایەکە خوا ئەوانتی ئەنتیبایۆتیکەکە خوا کە وەختێک مرۆڤ ئەنتیبایۆتیکێکە خوا بەبێ با بڵێن ئەوەی دکتۆر بۆی بنووسێ. ئەمە کێشەی بۆ دروستەکە. بۆ کێشەی بۆ دروستەکە کاریگەری لە چیە دەبکەن؟ کارەگەری لە هاوسەنگی بەکتریای قۆڵۆنەکە بەکتریا سوودبەخشەکانە کوژێ. فە 60% بەکتریا سیستەمی بەرگری لەش لەو بەکتریانەوە دێن. ئەمە خاڵی یەکەم. وە من باسی لە چاوپێکەوتنەکە زۆر بە دیتێڵ باسی ئەو بابەتەم کرۆ چۆن هەرسی سیستەمی هەرسی مرۆڤ چۆن احتیمام و گرنگی پێ بدەین. خاڵی یەکەم. هەنی بەس دەرمان نەخۆین یا لە ڕێگەی خواردنەوە باسی کۆمەڵێ پرۆبایۆتیکم کردووە چۆن پرۆبایۆتیک زۆر گرنگە بۆ بەکتریانە بۆەوەی ئەو بەکتریانە سوودبەخشانە زیاد بەهێزکەین. باسی ئەو جۆرە خواردنانەم کردووە کە چۆن ئەو سیستەمە بەربین کە ئەو بەکتریانە سوودبەخشانە بەڕاستی زیاکەین. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووهەم کە زۆر گرنگە خەو زۆر گرنگە بەپێی تۆژینەوە زانستەکە. بەڵام چ خەومی خەوێکی تەندروست خەوێکی تەندروست وەختێک پێڵێ خەوێکی تەندروست کە لە تاریکیەکی زۆر زەوە واتە لە شەوە وەختێک کە ئینسانە خەوێ کە ئەبێ نابێ ڕۆشنایی مۆبایلەکەشیشکە بە هیچ شێوازێک نابێ سەرچاوی ڕووناکی هەبێ لەو ژۆرەی کە تووە خەوی بۆ ئەوەی میلاتۆنین ئیشی خۆی بکا بەڕاستی. باشە بە زۆکو کاتیشی دکتۆرین دیاری کراوە چەندێک کات زوو بێەوە باشتر چەند زووتر بخەوی چەندە زووتر بخەویەوە باشتر. باشە ئەمە خاڵی چەندێکەیە بۆ نمونە خەوەکەی مەسەرەن دەخاتە ڕۆژەوە تا ساعت 3 شەو چواری شەو بۆ نمونە ناخەوێت مەترسیدارە بۆ سیستەمی بەرگری لەش. ئەمە مەترسیدارە بۆ سیستەمی بەرگری لەش بەڕاست. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێهەم کەمکردنەوەی خواردنی شەکر ئەبێ کەم کرێتەوە لە خواردنەکانمانە بە هیچ شێوازێکی ترەمە ئەمە پێویستی بەهێن نییە چونکە بەپێی تۆژینەوە زانستێک خواردنی شەکر کاریگەری لەسەر پێکهاتەی خۆراکیەکانە یەک خانەکان هەیە بۆ کەمکردنەوەی لە کۆمەڵی مەشاکلی تریشی هەیە لەگەڵا بەڵام کەمکردنەوەی سیستەمی بەرگری لەش شەکر پەیوەندێکی زۆر باشی هەیە بەو بابەتەوەی ئەوترێ کە ئەگەر لە هەر بۆجبێ هەر لە چا خواردن و بڵین لە هەموویە ئەو شەکرانی کە خۆرەگەر شەکرێکی باشە چاچا خواردن بێ ئەگەر شەکرەکانی تر بێ کە ئێمەی خۆین کە نانی سپی بێ مەسەلەن بۆ نمونە دوایە بێ بە شەکر لەشی مرۆڤ بێ مەسەلەن بۆ نمونە ئەمانە هەمووی یعنی بەپێی توێژینەوەکان ئەگەر لە هەر ژەمێکی خواردنە 50 غرام شەکر زیاتر بخۆی 50% مەناعە کەمەکە واتە سیستەمی بەرگری لەش کەمەکە. خاڵی چوارەم وەرزشە. تکام وایە وەرزش زۆر گرنگە. گرنگترین شت بۆ بەرگری لەشی ئینسان و مرۆڤ وەرزشکردنە چونکە لە وەرزشکردنە جسمت ئەجوڵێ ئەو ماسولکەیە دروستە بێ ماسولکەت بۆ دروستە بێ جسمت زۆر ئەجوڵێ خوێنە ئەجوڵێ باشە و لەوەیە پێ بوترێ مەجالمانە کاتمان نییە 2 دقە ڕۆژی 2 دقە وەرزش لەسەر پاسکیلێک بەس 2 دقەیە بە هێواشی و دقەیە بە پەلەی کافیە بۆەوەی تۆ بە پێ ڕۆشتن بۆ بە پێ ڕۆشتن ئەگەر هەر نەتوانی من ئەو 2 دقەیە بکە 2 دقە لە ڕۆژێک باشە دقەیە بە هێواشی و دقەیە بە پەلە. ئەمە خاڵی چوارەمە کە من باسم کرد. خاڵێکی تر باسی دەستشتنیان کردەوە زۆر ناڕۆمە سەری بەڵام هەر ئەوە ناڵێم یەکێ لە توێژینەوە زانستیەکان ئەڵێن دەستشتن لە سێ کاتە 70% ئیلتیهابی سیەکانی کەم کردەوە تا پێوترێ نیمۆنیە باشە. ئەمە دەستشتن زۆر باس کراوە و زۆر تەسکیس لەسەری کراوە. خاڵێکیکە لە خاڵەکان تکام وایم خاڵە زۆر گرنگە ئەویش کەمکردنەوەی سرێس دڵا ڕاوچێت ترسین خداخ و خەفەت و خەفەت ئەمانە مشکلەیە بۆ ئینسان واللهی هەموو توێژینەوە زانستیەکان لەسەر ئەوەن این مرۆڤ
مرۆڤ تووشی کۆمەڵێ مەشان نەخۆشیە درێژخایەنەکان هەمووی بەهۆی سرێسێکەوە بوو. تووشی سێرێت بپرسە چەنەها کەیسمان هەیە ئێمە بەهۆی سرێسێکە و تووشی شەکرە بووە، بەهۆی سرێسێکە و تووشی نەخۆشی زەخت بووە، بەهۆی سرێسێکە و تووشی سەرەتان بووە، شەرپەنجە بووە. تکام وایە سرێس کەم بکرێتەوە بەڕاستی بە هیچ شێوازێت خۆت دوورگرێت، چوە کۆرتیزۆل بەرزە بێت، کۆمەڵێ مەشاکل لە لەشی ئینسانەوە. هەروەها یەکێک لەوانەی کە سرێس دەورە بینێ کەمکردنەوەی بەرگری لەشە. و شیکردنەوەی و توێژینە زانستانەی سەبارەت بە خۆراک و پابلین سیستمی بەرگری لەش یەکێک لەو پێکاتم باسی پێکاتە خۆراکیەکانەکەم کە ڕۆڵیان هەیە بۆ زیادکردنی سیستمی بەرگری لەش. پاشان دێم ئەو باسیەوە کە مەسەلەن بۆ نمونە ئەو سەرچاوانە چین ئەو پێکاتە خۆراکیانە کە دەوڵەمەندن. باشە یەکێک لەو پێکات لەو توێژینەوانەی کە زۆر باسی بەرگری لەشەکە پێڵێن مەگنسیۆم، واتە ڕۆژانە خواردنی ئێمە مەگنسیۆمی تیابێ زۆر گرنگە. کەمبوونی مەگنسیۆم معنای وایە تەرکیزت کەمە بێ، ماسوولکەت بەهێز نابێ، زیاد لە 300 تەفاعل 300 چالاکیەکانی ناو خانەی کە پەیوەندی بە بەرگری لەشەوە هەیە کە لە جگەر و لە خانەکانی توش ڕۆیدا ئیلا مەگنسیۆم ڕۆڵێکی هەیە لەو بابەت. باش مەگنسیۆم لە چیدا هەیە؟ ئەوە گرنگە. مەگنسیۆم لە چیا هەیە؟ مەگنسیۆم لە سەوزەمانیەکانە هەیە، بە تایبەتەوە سەوزانەی کە ڕەنگیان تۆخە، بۆ نمونە لە سپێناغ هەیە. واتە سپێناغ سەرچاوێکی باشە بۆ مەگنسیۆم، کاهوو سەرچاوێکی باشە بۆ مەگنسیۆم، هەموو سەوزەکانی تر سەرچاوەیەکی باشە. واتە گرنگترین شتەوەیە فێری مناڵەکانمان بکەین چۆن سەوزە بخۆن، سەوزە بخەنە بەردەستیان لە هەموو ژەمێکە سەوزە دابنرێ، مناڵی بچووک هەتا دانەنرێ لە بەردەستیانە لە سفرەکەیە دانانرێ فێری نابێ. چەندێ تۆ دووبارە و کردەوە دادنا سەوزەکانە یا دانا لەسەر سفرەکە ئەو کاتە مناڵ دەستی بووە بە تۆ پێی نەناسیێنی سەوزەکە نایخوا، دوایی گەورە بێت گەورەش بێ نایخوا، حەزی لەو سەوزەیە نابێ، هەر حەزی لە سەوزە نابێ. ئەمە مشکلەمان هەیە لەگەڵ کێشەی گەورەی مناڵمان هەیە کە سەوزە ناخۆن، مشکلی حەزیان لە سەوزە نییە، چونکە پێیان ناناسیێنین بەڕاستی لە سفرەکەیە و لە ژەمەکەیە بۆیان دانانین. هەموو توێژینەوەکان لەسەرەوەیە. چەندێ تۆ ناسانت بە مناڵەکە، چەندێ دادنا لەسەر سفرەکە با نەخورێت، جاری یەکەم لەوەیە نەیخوا، دووەم جار نەیخوا، سێم جار نەیخوا، چوارەم نەیخوا، پێنجەم نەیخوا، دوای دەسی بووە بە ئەیخوا. ئەگەر بە شێوازی سەوزە بێ، ئەگەر بە شێوازی کوڵانن بێ بۆی دابنی. باش ئیدن خاڵی یەکەم سەوزە سەر دەوڵەمەندە بە مەگنسیۆم. باشە کە ئەوانەی کە دەوڵەمەندن پاقلەمەنیەکان دەوڵەمەندن بە مەگنسیۆم. باشە ماسی و گۆشتەمەنیەکانیش مەگنسیۆمیان تایە دەوڵەمەندن بە مەگنسیۆم. واتە ئەمانە پێکاتەیەکی باشن بۆ سەرچاوەیەکی باشن بۆ مەگنسیۆم. باش واوە ڕۆڵی مەگنسیۆم لە شیشە. پێکاتەیەکی تر کە زۆر گرنگە بۆ بەرگری لەش ڤیتامین سیە. توێژینەوەی زۆر هەیە لەسەر ڤیتامین سی و ڕۆڵی ڤیتامین سی بۆ باش لە بەرگری لەش. و ڤیتامین سیش وازەحە لەکوێ هەیە؟ لە میوە مزرەکانە هەیە. بەڵام ئەو میوانە و میوەی مزریش لە هەموو میوەکانە میوە مزرەکان، وەڵام میوە بۆ کەسانە نابێت کە لەسەر نیزامی کیتۆدایەتن کە پێر لەسەر کیتۆن. بەڵام سەوزە بۆ نمونە بیبەر سەرچاوەیەکی باشە، میوەکان وەکو گیوی سەرچاوەیەکی زۆر باشە بە ڤیتامین سیکی سروشتی. من ئەڵێم ڤیتامین سیکی سروشتی کە لە میوەیە هەیە کە لە خواردن هەیە. باشە سەوزەمەنیەکان باشە وەکو بیبەر سەرچاوێکی باشە بۆ ڤیتامین سیەوەی کە لەسەر نیزامی کیتۆیە بە سەوزەکان بخوات، چکە نابێ میوە بخواوی لەسەر نیزامی کیتۆیە کە خۆراکێکی سیستمێکی خۆراکە. لە شێوەیەکی ترە باسیەکەم ئەوە. ڤیتامین سی ڕۆڵێکی باشی هەیە، بەڵام ئەگەر بە خۆراکیش نەیتوانی واتە نەمانتوانی ئەو پێکاتەی ڤیتامین سی وەرگری، یعنی ڕێنمایەکی زۆر گرنگ ئەو ڤیتامین سیەی کە بە سەپلیمێنت وەرەگریت کام وایە ئەوە وەرنەگیرێ لەسەری نووسرابێ ئەسکۆربیک ئەسید، ئەمە بەس غیلافەکەیە. ئەو ڤیتامین سیە وەرگیرێ کە لە میوەکانەوە وەرگیراوە ڤیتامین سیەکە، واتە سەرچاوەکەی وەکراوە بە حەب لە میوەکانەوە. باشە ئەو خاڵێکی زۆر گرنگە. دەن ڤیتامین سی زۆر ڕۆڵی هەیە بۆ بەرگری لەش. پێکاتەیەکی کە لە پێکاتەکان کە زۆر گرنگ هەیە بۆ بەرگری لەش ڤیتامین دیە.
کەمبوونی ڤیتامین دی مەشاکلێکی زۆر گەورەنارێنێتەوە لە لەشی ئینسانە چونکە ئێستا ڤیتامین دی وەکو هۆرمۆنێکیشە پێوتر پرۆ هۆرمۆن ئیشەکە لە لەشی مەسئولە و ئەگەر ڤیتامین دی لە لەش یاسەرێکی ئازارێکی زۆریە بێ هەندێک کەس دەڵێ ناوچەوانە مەعرەقەکە ماسوولکەکانم یێشێ ئەو کەسانی کارڕۆن بۆ جیم وەرزشەکەن دوای وەرزش کەسەرێکی ماسوولکەی یێشێ ئەو ئەفرەتانەی سوڕی مانگانەیان زیاتر لەشیان یێشێ ماسوولکەکانیان یێشێمە هەمووی نیشانەی کەمبوونی چییە؟ کەمبوونی ڤیتامین دیە. ڤیتامین دی بگرین لە سەرچاوی سەرەکی ڤیتامین دی تیشکی خۆرە. ساعت چەند بۆ چەند بڵێن؟ توێژینەوەکان زۆر لەسەر قساکەن هەندێکیان ئەڵێن مەسەلەن بۆ نمونە لە سەعات و نییە 2 سەعات دوای خۆر هەڵهاتن و سەعات و نییە 2 سەعات پێش خۆر ئاوابوون هەندێکیان ئەڵێن وەختێکە خۆر بە شێوازێکی عمودی خۆر باشتر لەوەی کە دەرمان ڕێکلامێکی بازرگانی هیچ مەجالێکی نەنا ئەبێ بزانین بەڕاستی ئەگەر کافی نەبێ بۆ لەشی مرۆڤ ئەبێ بە شێوازێکی تر وەرێک دێ بەڕاستی ئەنی مەسەلەن هەندێک شوێن هەیە خۆریان کەمە باشە و کاتە ئەبێ ڤیتامین دی لە شوێنێکی ترەوە وەرگیرێکە وەکو قەترە بێ بۆ مناڵیان وەکو شتر بێ ڤیتامین دی ڕۆڵێکی هەیە بۆ بەرگری لەش. باش ئەمە سێ پێکاتە. پێکاتەیەکی تر زنکە زنکیش زۆر ڕۆڵێکی هەیە بۆ ڕزنگ دژە ئەکسەدەیە ڕۆڵێکی هەیە لەو چالاکیانەی کە دژە ئەکسەدە بێ لە لەشی ئینسانە و دژە ئەکسەدە باشە بۆ زنک لە هەموو چەرەساتە هەیە چەرەسات سەرچاوەیەکی باشە بۆچی بۆ زنک. خاڵێکی کە لە خاڵەکان کە توێژینەوەکان لەسەرین ڕشکەیە. ڕشکە بینراوە توێژینەوەکان کە لەسەری سەلمانیانە کە ڕشکە دژە بەکتریایە ڕشکە دژە ڤایرۆسە ڕشکە دژە کۆمەڵێ دژەتانەکانی ترە باشە دژە کەڕووە ئەم ڕۆڵەی هەبووە بۆیە ئەگەر لە ڕۆژێکا مەسەلەن بەس نابێ زۆر بخورێ بەڕاستی ڕشکە نیو کەوچک چای زەیتی ڕشکە کافیە باشە ئەوە ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەیە بۆ سیستەمی بەرگری لەش. یەکێک لە پێکاتەکانی کە زەنجەبیل کە لای خۆمان زەنجەڤیلی پێڵی ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەیە و توێژینەوەکان زۆر سەلمانیانە کە ئەمیش دژە بەکتری تو لە دەرمانێکم بۆ بێنە خودی خۆی هەم دژە بەکتریا بێ و هەم دژە ڤایرۆس بێ و هەم دژە کەڕوو بێ زەنجەبیل لەم ڕۆڵەی هەیە هەم ینی لە 2 دقەیە من باسی ناتوانم باسی زەنجەبیل کە حەقی خۆی بەمێ بەڕاستی زەنجەبیل عیملاقێکی عەزیمە باشە دژە بەکتریایە دژە ڤایرۆسە باشە و دژە کەڕۆکانە باش و ڕۆڵێکی زۆر باشی هەیە و من دوای باسی پێکاتەیە کەم باشە خۆ دروست بکرێ دەگەڕێم وڵات دواتر پێکاتی ترقسێت دکتۆر کاتمان زۆر کەماوە ئەگەر ئەو پێکاتەکانی تریژوە ئەو خۆراکانش کە سیستەمی بەرگری لەش لاواز دەکەن 2 دقەیەکمان ماوەس بەسەرچاو بە یەکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگە و خواردنانەی کە زۆر گرنگە بۆ سیستەمی بەرگری لەش سرکەی سێوی سروشتی دووبارەیەکەم و سرکەیەکی سێوی سروشتی واتە تەمەنی لە 90 ڕۆژ کەمتر نەبێ ئەو سرکەینا لە بازار هەیە مەسەلەن ئەم سرکە بۆچی چکە 67 پرۆبایۆتیکی تایە ئەگەر لە بیر بێ من لە خاڵی پێشوە باسی چیم کرد باسی سیستەمی هەرسم کرد چۆن سیستەمی هەرس ئەو بەکتریانە فەم سرکەیە ناوەندی هاوسەنگیەک دروستەکەن بۆ بەکتریا سوودبەخشانەی کە لە لەشی ئینسان هەیە بێت و ئەم سرکەیە دروستکەی و تۆزە زەنجەبیلیشی تێکەی تۆزە زەنجەبیل چ ڕۆژێک لە ناوێ بمێنێ ئەوە زۆر پێکاتەیەکی زۆر باشە بۆ پتەوکردنی سیستەمی بەرگری لەوانە کە توێژینەوەکان لە سەیری ڕۆزماری زۆر دەوری هەبووە مەسەلەن دەوری هەبووە بۆ پتەوکردنی زەردەچەوە زۆر هەبووە و لەوانەی کە ڕۆڵیان هەبووە مەسەلەن سیر بوونە سیریش دەوری هەیە بەڵام سیر ئاگادار بین چکە نابێت لە بەمیعدەی گەدەیەکی بەتاڵ بخورێت چکە قورحەی مەعیدە دروست دەکات بێت دوای نان خواردن بخورێ یانەوە تا لە سرکەیە کەوچکە چای بخورێ بخواتە ناوهینەوە ئەمانە تقریبان کۆمەڵی خۆت ئەوانەی کە بەرگری لاواز دەکەن بۆ نمونە بڵێن خواردن ئامادەکراوەکانی خود ئەوانە هەر خواردنێک کە لە دەرەوە بڵێ پێشەوەی من باسی فۆلیک ئەسیدوانیشم نەکرد بەڕاستی کۆمەڵێ سەپلیمنتی تریش هەیە بەڵام هەر خواردنێک هەر خۆراکێک هاوسەنگ نەبوو کاڵم هاوسەنگ نەبوو واتە پێکاتەکانی لە دەستدا بوو باشە و لە دەرەوە دروست کرا بۆ سەناعی بوو ئەمانە هەموویان ڕۆڵیان هەیە بۆ لاوازکردنی
سیستمی بەرگری لەش و هەندێک توێژینەوەی زانستی لە پاپلشەری ئێلسیڤەر باسی سلینیەمەکات گەد ڕۆڵیان هەیە کە دەوڵەمەندە لە وەکو چرەسات و ئەوانە بە فۆلیک ئەسید زۆر گرنگە وەکو باسی زنکم کرد باسی بێتا گلوکانەکە نەمانە وەکو سەپلیمنت وەرەگیرێ دووە شتم زۆر بە کورتی سەبارەت بە گەرمکردنەوەی خۆراک خراپە گەرمکردنەوەی چێشت زۆر دووەمیش چ کاتێک میوە بخۆین بە کورتی بێ سپاس گەرمکردنەوەی خۆراک لەوەیە ئەگەر زۆر گەرم کرێتەوە مەسەن 2 جار گەرم کرێتەوە یان 3 جار گەرم کرێتەوە پێکاتەکانی لە دەسەدا بەڕاستی ئەوە ئەمما لە ڕووی تەندروستیەوە بێ گەرم کرێتەوە بۆ ئەوەی بەکتریای تیانە بێ و ئەو شتانە ئەوە بێ گەرم کرێتەوە سەبارەت بەوەی ترچی بوو پرسیارەکە چ کاتێک بخۆین میوە بۆ ئەو کەسانەی کە لەسەر کیتۆدایەت نابێ بخورێت ئەوانە کیتۆدایەت واتە کێشیاندا بەزێن بە سیستێمێک کە پێوترێ کیتۆدایەت ئەوانە نایخۆ بەڵام ئەگەر یەکێک تەندروست بێ کێشی مشکلەی نەبێت میوە لە پێش نان خواردن سەعاتێ 2 سەعات بخورێ باشە ئەویش بەکەم کام وایە میوە کەم باشە لە تێ پرتەقاڵ لە تێ سێ و مەسەرەن ئەوەنە دنکێ دووسێ دەنک ترێ بەو شێوازە ئەبێ کەم بخورێ بەڕاستی چکە شەکلی تایە میوەش بەڵام میوە نەخرێتە شەو